بابچینۆ لای دکتۆر دووبارە سڵاوە لێبێ نازانم ئێستا گوێت لە ئێمێ جەنابەت بەڵێ دیسان سڵاو ڕێز و سڵاو لە بینەران خۆشەویست لە کوردستان هیوادارم کەسە دەنگمتان بێت دەنگت زۆر باشە دکتۆر ئەگەر گوێت لە پرسیارەکەی من بوو بێت لە سەرەتایە کە ئاڕاستی جەنابتم کرد بتوانی لەسەرەوە بابەتە قسەمان بۆ بکە یا دووباری کەمەوە بۆت زۆر باشە بەڵێ تێگەین با من بۆ وڵامی ئەو پرسیارە هەنگاوی بچمە دواوەوە دەست باسی بەگشتی ڕێکخراوەی زانستی هۆژان بکەم. ڕێکخراوەی زانستی هۆژان دامەزراوی ساڵی 2013ەیە و نزیکەی زیاتر لە 7 ئەندامی هەیە. ئامانجی سەرەکی گەشەی زانستی و فەرهەنگی کوردستان و هەروەها گەڕانەوەی زانست بە زمانێکی سادە بە کۆمەلگای کوردستان. پرۆژەکانی پێش ئەوەی کە بگەین بە ئەم ئاسۆ بگەین بە کۆڕبەندی زانستی هۆژان چەند پرۆژەی گەورەی دیکەی بووە وەکو گۆڤاری زانستی هۆژین کە زیاتر لە 20 ژمارە پێشتر بە زمانی کوردی ئێمە گۆڤاری زانستیمان بڵاو کردووەتەوە هەم بە شێوەی ئانلاین و هەم بە شێوەی چاپکراو شێوەی چاپکراوەکەی لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەست و خەڵکەتوانم بیکڕم. بەڕاستی وتارهایەکە لە ئەو گۆڤارە هاتووە زۆربیان لە کەسانێکی زۆر پسپۆڕن مامۆستایان و شارەزایانی کورد لە دەرەوەی وڵاتی کوردستان یا هەر لە ناوخۆی وڵاتی کوردستان، بەڵام زمانەکەی زمانێکی ئاساییەوەتە ئەو گۆڤارە زانستیە بۆ هەمووان دەتوانن بیخوێنەوە کە ئەوە شتێکە کە دەکەوێتە. دکتۆر پێم بڵێ یعنی ئەم گۆڤاری زانستی هۆژان لە ساڵی چەندەوە دەسی بە چاپ و بڵاوکردنەوە کردووە لە کوێش چاپەکرێنی و کە ئەم کۆڕبەندە ڕەنگە سەرچاوەی دروستبوونی ئەم کۆڕبەندە بگەڕێتەوە بۆ بابەتەکانی نێو گۆڤارەکە. بێگومان ینی ئامانجەکانی وەک یەکن. گۆڤاری زانستی هۆژین لە ساڵی پێم وایە 2000 دوای دامەزراندنی هۆژان دەستی پێ کردووە هەروەها کوتم 20 ژمارەوە خاوەنی ژمارەی نێودەوڵەتیەوە لە وڵات لە ڕۆژهەڵاتی کوردستان چاپ دەکرێت، بەڵام هەروواکەوتم لە باشووری کوردستان ڕەنگە لە کتێب فروشەکانی کوردستانی باشووری کوردستانش لە بەردەست بوون، بەڵام زۆرتری لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەستە و هەروەها بە شێوەی ئانلاینش خەڵک دەتوانن لە لاپەڕەی هۆژان.org بیکڕن بە شێوەی ئانلاین بیخوێننەوە. باشە کاکزای دەبێ پرسیاری ئەوەت لێ بکەم. لەم کۆڕبەندەدا مامۆستایان خوێندکارانی زانکۆکانی دیکە توێژەران بەشداری دەکەن لەم کۆڕبەندەدا. ئایا ئەو توێژەرانی کە بەشداری دەکەن بابەتی توێژینەوەکانیان لە پانەڵێکدا لە وەرکشۆپێکدا باز دەکەن یاخودنا و ئایا توێژینەوەکانیان لەسەر چ بابەتێکە؟ لە ئەم کۆڕبەندە کە لە وڵاتی کانادا زانکۆی ئۆتاوا بەڕێوە دەچێت لە ڕۆژی بۆ ماوەی 4 ڕۆژە لە ڕۆژی 25 ئاگست تا 28 ئاگست زیاتر لە 100 کەس بەشدارمانە بێت. لەو کۆڕبەندە بابەتەکان بەگشتی لە زانستە سروشیەکان وەک فیزیک و کیمیا و ئەندازیاری و پزیشکی و ئەوانن بۆ ئەم ساڵ لانیکەم زانستە مرۆڤاییەکانمان نەبووە، تەواوی وتارەکانمان زانستە سروشیەکانن. لە ئەو 100 کەسە کە بەشدار دەبن زۆرتر لە 20 کەسیان وەکو کەسانێکن کە وتارەکانیان بە مامۆستایانێکن کە بە تایبەت بانکێش کراون وەکو ئینڤایتد تاکن دێن کارەکانیان ئازموونی خۆیان لە ئەو بابەتە جیاوازانە پێشکەش دەکەن. دکتۆر لەسەر چ بنەمایەک ئەوانتان ئینڤیتیشن کردەوە با بڵێن داوەتان کردوون لەسەر چ بنەمایەک؟ ئێمە بۆ ئەو کەسانێکی بوو مامۆستاکان بەوانەیە کە بانکێشمان کردووە تایبەت هەڵ و نتوەرکێک بۆ ئەو تۆڕی زانستیە بووە کە لە نێوان کوردانی دیاسپۆرا دەیان ناسین و کەسانێک بوون کە ڕەنگە پێشتر لەگەڵ هۆژان هاوکاریان کردبێت و یا ڕەنگە هەر ناسراو بن لە نێو کۆمەڵگەی زانستی کوردی. ئەوە بوو کەسانێکە کە بە وەکو ئینڤایتد تاک دەیان ناسین، بەڵام کەسانێکی دیکە ئازاد بوواتە ئێمە لەسەر سایتەکانمان و لەسەر لاپەڕەی تۆڕ کۆمەڵایەتیەکانمان ئەمانە بڵاو کرد کە داواکاریمان کرد کە لە خوێندکاران و
زانستوانانی کورد کە وتارەکانیان وەکو پۆختە بنێرن دوای کە وتارەکانمان بۆ هات ئیمە تێمی هەڵەگری و تیمی داوەری زانستی و پێداچوونەوەمان بوو و بۆ ماوەی نزیکەی 5 مانگ یا ڕەنگە زۆرتر پێداچوونەوەمان کرد بۆ ئەو وتارانە کە پێم وابە زیاتر لە 120 وتارمان بۆ هات و لەوانە هەڵخاڵ هەموویمان نەتوانێت قبوڵ بکەین بۆی کێشەی زانستی یا بە هۆکارەکانێکی جۆرا و جۆر بەڵام لەوانە هەروە کەوتم نزیکەی 65 دان تاکمان دەبێت واتە 65 کەس تێم کارەکانیان بۆ بەشداربووان پێشکەش دەکەن. بەڵێ دکتۆر لە هەر چوار پارچەی کوردستان ڕۆژهەڵات باکوور باشوور ڕۆژاوا چەندین کەسی بەتوانا و کەسانی ئەکادیمی و کەسانی زانستیمانەیە لە بوارەکانی تەکنەلۆژیا پزیشکی هەموو بوار ئەندازیاری کە کارەکەن و کاریگەریشیان هەیە لەسەر ناوچەکەی خۆیان بێت یاخود لە شارەکەی خۆیان بێت و کۆمەڵگای کوردی بێ و لە دیاسپۆراش بە هەمان شێوە کە چەندەها کوردی بە ئەزمون و بەتوانامان هەیە هەوڵتان ناوە باڵانسێک ڕابگرن لە نێوان ناوخۆی کوردستان و دەرەوەی کوردستان کە بتوانن هەردوو لا بەشدار بن بۆی ئاڵوگۆڕی زانستی هەبێت لە نێوان هەردوو لایە هەروەکەوتم بۆ ئەوەی کە بەشداربووانەوەی کە بانک هێشتەکە بەربڵا بوو واتە ئەوە نەبوو کە لەسەر لاپەڕەکانمان دامانیا بوو و ئیتر هەر کەس دەیتوانی مامۆستایان و خوێندکاران دەیانتوانی وتارەکانیان بنێرن ئەمە شتێک نەبوو کە ئێمە بڕیاری بدەین کێ بێت و کێ نەیەت ینی تەنیا ئەو ئینڤایتە تاکەکانمان بوو کە لەوانش بەڕاستی ئیتر کەسانێک بوون کە کۆمیتەی زانستیمان بڕیاریدا ئەو ئەوانی هەڵبژارد بووە ئەوەش بڵێم کە ئەمە ساڵی یەکەمی کۆڕبەندە کەسوە ئەو پرۆسەی هەڵبژاردننی مامۆستاکان و ڕەنگە لە داهاتوودا بگۆڕێت بەڵام بۆ ئەم ساڵ زۆرتر پێم وایە ئەوانەی بوون کە پەیوەندیان پێشتر بە هۆژانەوە بووە یا لە تۆڕی زانستی هۆژان بوون ئەو کۆمیتەی کە پێکتان هێناوە چەند کەسن وە لە سەر چ بنەمایەک ئەم کۆمیتەیەتان دروست کردووە کە کۆمیتەی بەڕێوەبردننیە خۆت هەڵسەنگاندنە یا داوەریە بۆ ئەم کۆڕبەندە زانستی ینی کۆمیتەکە چەند کەسە ئەوش هەر وەکو ئێمە تیمی دەستڕاگەیشتنمان هەیە بودەیان کەس ینی مە هیچ سنوورێکمان بۆ ئەوەی کە کۆمیتەی زانستیەکەمان کێبێت نەبووە واتە کۆمیتەی زانستیەکەمان وەکو تیمی ئاوتریچمان و تیمی دەستڕاگەیشتنمان دەستی کردووە بە ئیمەیل هەناردن و بانکێشکردن و ئیتر گەڕان لە نێو بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتەکانی لینکدین یا هەر پرسان لە کەسانی جۆرا و جۆر کە بتوانن ئەو مامۆستایان و تۆیجران و زانستوانانی کورد پیا بکەن و داوایان لێ بکەن کە بێن بەشدار بن کەواتە بانکێشتەکە هەروە کە پێشترش وتم شتێک بووە کە هەمووان دەیانتوانی بەشدار بوون بەخەڵ لە ئەو کەسانی کە ئیمەیلمان هەناردی و داوامان کردی کە بێن بەشی کۆمیتەی زانستیەکەم بوون ئەوانە قبوڵیان کردووە بەڵام هیچ سنوورێکمان بۆ ئەوە نەبووە و کەسانێک لە کوردستان لە دیاسپۆرا هەر چوار پارچەی کوردستان و بەڕاستی بە خۆشحاڵی چۆ ئێمە ینی پێمان زۆرتر خۆش بوو کە ئەمە لە یەکێک لە ئامانجەکانمانە کە ئەمە لە زانست فرەڕەنگیمان بێت ئەو فرەڕەنگێ دەتوانێت لە وەکو لە ڕوانگەیەوە ببینین کە چوار لە چوار پارچەی کوردستانەوە لە تەواو زاراوەکانی کوردستان بمان بێت بەشدارمان بێت لە تەواو بەشەکانی لە تیمی بەڕێوەبەرایەتی لە تیمی کۆمیتە زانستی هیچ سنوورێکمان بۆەوە نەبوو هەتا خۆلمان شتاوە کە ئەو فرەڕەنگی زۆر بکەینەوە یا بۆ نمونە بەشداری ژنان زۆر هەوڵمانداوە کە لە تەواو وارەکان هەم ئەوانەی لە بەشداربوونیان لە کۆڕبەندەکە بانکهێشتمان کردووە ژنانی کورد ژنانی زانستوانی کورد یا لە کۆمیتەی زانستیەکە بۆ یەکە هەروەکوتم پرۆسەکە بەڕاستی جۆرێک بووە کە زەحمەتی زۆری لە پێشوە کە بتوانین تا بتوانین بە زۆرترین کەس ئیمەیل و بانکێشتنامە بنێرین بەڵام بەداخەوە هەمویان قبوڵیان نەکردووە بەهەرحاڵ ئەو کەسانی کە ئێستا ئەگەر بچنە سەر لاپەڕەکەمان بیان بینن ئەوانن کە بانکێشتەکە ئێمەیان قبوڵ کرد. باشە دکتۆر وەک دەزانین تەواوی جیهان لە پێشکەوتندا ڕێگای نوێ هەیە بۆ ئەوی کە زانست بگا با کەسانی دیکە تا چەند لەم کۆڕبەندەدا نیازی ئەوەتان هەیە کە ڕێگای نوێ بۆ مامۆستایان باز بکرێت لەم کۆڕبەندەدا
هەروەها بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان باز لەوە بکرێ کە ئایا داهاتووی مامۆستایان چی دەبێت بە چ ڕێگای گرنگە زانست بگەندرێ. وەک دەزانی لە ئێستادا زانست لە ڕێگەی ئەیش دەگەێنرێ بنکە زانیاریەکەم دەست بکەوێت لە ڕێگە ئایەوە دەتوانم تاوی زانیاریەکانم دەست بکەوێ. هەروەها لە خوێندرگەکانیشدا مامۆستایان زانیاریەکان دەگوازنەوە. لەم کۆڕبەندەدا تا چەند هەماهەنگیتان کردو لە نێوان ئەمەدا و تا چەند باستان لەوە کردووە کە هەرێمی کوردستانیش بە چ میکانیزمی مامۆستایان با بتوانن زانست بگەێنن. بەڵێ بێگومان ئێمە یەکێک پێشتر وتم ئامانجە سەرەکی ئەم کۆڕبەندە زانست بە زمانی کوردی بووە کەواتە ئێمە ئامانجی سەرەکی ترمانەوە بوو کە زانست بە زمانی سادە لە ئەم ڕێگۆ بگەڕێنەوە بۆ کۆمەلگای کوردستان. بەڵام دوای ئەوە ئامانجەکانمان ئەوەیە کە پردی پەیوەندی نێوان زانستوانانی کورد لە سەرانسەری جیهانساز بکەین و باشووری کوردستانش لە یەکێک لەوانەیە. ئێمە پەنل یا گفتگوی زانستیمان دەبێت. ئەمە شتێکە کە دەیخینە بەر پرس و کەسانی پسپۆر واتە لە کۆڕبەندەکە بۆ ماوەی دووسێک هاتژمێر ئەو شتەمان دەبێت کە دووسێک کەس لە مامۆستایان و ئەو کەسانێکی شارەزای ئەو بابەتەن دێرین و ئەو پرسیارانیان لێ یەکەین کە باشترین کارەکان چین کە بیکەین کە ئەو پردە پەیوەندی ئەو تۆڕە دروست بێت کە زانستوانانی کورد لە تەواوی دنیا یەکتر باشتر پیا بکەن. بۆ نمونەکە ئێوە باسی باشووری کوردستانتان کرد مامۆستایان لە باشووری کوردستان من پێم وایە کە ئەمە تەنیا تایبەت بە کوردستان نیە لە تەواوی دنیا لە پەیوەندی لە نێو زانستوانان شتێکی زۆر گرینگە لە نێو ئاکادمیا پەیوەندی لە نێو ئاکادمیا و لە نێو زانکۆکان دەبێتە کاری زۆرتر دەبێتە تۆژینەوەی زۆرتر و پیاکردنی شتایەکی نوێ و دەستڕاگەیشتن بە تەکنۆلۆژیا و زانست نوێیەکان. ئێمەش ئامانجمان بەڕاستی هەرەوەیە کۆڕبەند جێگایکە کە زانستوانانی کوردتوانن یەکتر پیا بکەن بە یەکتر قسە بکەن بە یەک و هاوکاری بکەن. بەڕاستی فەرقش ناکات کە ئەو زانستوانانە لە کوردستانن لە ناوخۆی کوردستانن یا لە دەرەوەی کوردستانن. ئامانجی ئێمە لە ساڵانی هەر ئەم ساڵ و ساڵی داهاتووش بەرەو ئەو شوێنە چوونە کە بتوانین ئیتر هیچ زانستوانی کورد نەتوانێت ئەوەی لەبەر زەحمەت نەبێت کە کەسانی هاونیشتمانی خۆی پیا بکات کە لە ئەو بوارانە دەو بوارە تایبەتانە وەکو فیزیک و کیمیا کار دەکەن و بۆ یەک ئیمێل ناردنی سادە بتوانێت ڕاو بیر و بۆ چوونیان لێ پرسە بەیەک و قسە بکەن بێک و هاوکاری بکەن. ئەوە یەکە پێم وایە دەرسەتی کە بۆ کوردستانش بێک بۆ مامۆستایان خوێندکارانی کوردستان. بەڵێ دکتۆر، ئەمریکا دەوڵەتی نەتەوە یەکگرتووەکان ئەمریکا ئەم ساڵ بڕی 75 میلیۆن دۆلاری داناوە وەکو بودجەیەکی تایبەت بۆ سیستمی ژیری دەستکرد یاخود بڵێن هەر ئەو ئای کە باسی لێواکەین. واتە ئێستا ژیری دەستکرد بۆ بە بابەتێک کە تەواو تێکەڵی تاک بووە لە ناو کۆمەلگایەتر جا کۆمەلگای کوردی بێ، عەرەبی بێ، فارسی بێ، هەر کۆمەلگایەک بێ. لەم کۆڕبەندەیە چ گرنگیەکتان ناوە بە بابەتی ژیری دەستکرد و یاخود سیستمی ئای و بابەتەکانی ژیری دەستکرد کە وڵاتێکی وەکو ئەمریکا بودجەیەکی ئاوازە بەلاحی بۆ تەرخان کردووە، حتمما وای لێ هاتووە کە ئیتر لە چەند ساڵی ئایندەیە هەموو شتێک لە ڕێی ژیری دەستکردەوە ئەنجام بدرێت. بێگومان وڵامی کورتی ئەوەیە کە گرنگیەکی زۆر دراوە لە ئەو بوارەوە کە ئێمە وتارێکی زۆرمان لە نێو وتارانە کە بۆمان هاتووە هەوڵمانداوە ئەو وتارانەی کە تایبەت بە ژیری دەستکردن و بە کاتێک ئەڵێن ژیری دەستکرد ڕەنگە باخەڵشتێکی بەربڵاوە بەڵام لێرە ژیری دەستکرد لەسەر زمانی کوردیە کەواتە تۆ کە ئەچیتە ناو ژیری دەستکردەکان زۆربەیان باشتر یا زمانانێکی جۆراوجۆر کار دەکەن بەڵام باشترینەکانیان بە زمانی ئینگلیسی کار دەکەن یا ئایا زمانی کوردی لەو ئاستە هەسیانە ئەو پرسیارێکە کە لە ئەو کۆڕبەندە دێتە دەخرێتە ژێر پرسیار و ئەو لە دەین وڵامی بدەین کار لەسەرواکەن کە وڵامی ئەو پرسیاری کە جەنابە خۆت کردە بەدەستی بێنە لەنێو ئەم کۆڕبەندەیە؟ بێگومان ئەوە یعنی دەرفەتێکە کە کەسەکان دێن ڕێحەل خۆیان بە ئەو شتە پێشنیارەکەن. ئێمە کەسانێکمان دەبێت لە کۆڕبەندەکە کە ڕاستەوخۆ ساڵانی ساڵ لەسەر ژیری دەستکرد لەسەر زمانی کوردی کاریان کردووە کە واتە چۆن ئەو ئەلگوریتمەکان و ئەو زانستی پشتی
ژیری دەستکرد دەستکاری بکەن و کاری لەسەر بکەن کە بتوانێت لەگەڵ مرۆڤێکی کورد قسە بکات و بەرحاڵ ئەو توانایە بێت ئەو زیرەکیە بێت وەکو ژیری دەستکردەکانی ئینگلیزی بتوانێت قسەکە بێگومان ڕێک نازانم چەند وتارمان ئەبێت بەڵام ئەوەی بزانم زیاتر لە 5-6 وتارمان ئەبێت کە تایبەت بە زمانی کوردین و هەر یەک پەنێلیشمان دەبێت کە پەنێرکەوە پێشتر وتم گفتوگوی زانستی لە نێو ئەو کەسانی کە شارەزای ئەو بوارنەوە تە زمان و زانست و ژیری دەستکرد کە تێن وڵامی ئەو پرسیارانە دەدەنەوە کە داهاتوومان چوونە بەرەو کوێنە بچین و چ کارهایەک بکەین کە ئەو ژیری دەستکردانە بەرەو باشتربوون لە زمانی کوردی بچن و ئیتر ببن بە ئامرازی کە ڕۆژ لە ڕۆژ زمانی کوردی باشتر بکەنەوە مرۆڤی کورد بتوانە بە ڕاحەتی بەکاریان بێنە تۆلیان پرسیار بکات و قسەیان لەگەڵ بکات و بەکاریان بێنێ. باشە دکتۆر ئاماژەتان بەوەدا کە خوێندکارانیش بەشداری ئەم کۆڕباندە دەکەن ئەو خوێندکارانی یاخود ئەو گەنجانەی کە توێژینەوەیەکی گرنگیان هەیە گرنگی بە توێژینەوەکانی ئەوان دەدرێت یاخود نا و ئایا لەم کۆڕباندەدا باسی کێشەکان دەکرێت لەگەڵ کێشەکاندا چارەسەرەکان بەخرێتە ڕوو تایبەت بە خوێندکاران پرسیارەکە تایبەت بە خوێندکارانە بەڵێ خوێندکارێکی زۆرمان بەشدارە بێت لە کانەداوە دێن لە کوردستان خوێندکارمان بەشدارە باشووری کوردستان خوێندکارمان بەشدارە بێت لە ئەمریکاوە هەمانە و خوێندکاران دەرفەتێکی زۆر تایبەتە بۆ خوێندکاران کرد لەگەڵ ئەو مامۆستایان و ئەو کەسانی کە ئەزمموی زۆرتریان هەست لە ئەو بوارانە قسە بکەن دەبێت ڕەنگە ببێتە دەرفەتی بۆ هاوکاری ببێتە بۆ نمونەیەکی سادە ئەگەر بێرم خوێندکاری ماستەر لە شوێنێک ئاوا دەتوانێت مامۆستایەک پێیا بکات کە دوجار بتوانێت خوێندنەوەی دکتۆرای ئیدامە بدات لەگەڵ ئەو مامۆستایە ئەمە باشترین شێوە یان ئەگەر خوێندکاری دکتۆران ئێمە پەنل یا گفتوگو وەرکشاپی نووسینی گرانتمان دەبێت نووسینی گرانت بۆ خوێندکارانی دکتۆرای یەکتر شتێکی گرنگە کەواتە ئەگەر خوێندکارانی دکتۆرا گەرەکیان ببن بە مامۆستا لە داهاتوو یەکی لە ئەو ئامرازانە کە پێویستیانەوە حتمما دەبێت بزانن نووسینی گرانت ئێمە وەرکشاپی تایبەتمان دەبێت لە کەسانێکی زۆر شارەزای چەندین ساڵ لە ئەزمموی نووسینی گرانت و پرۆپۆزال و پارەوەرگرتن و بەرحاڵ ئەنجامدانی پرۆژە گەورەکانیان هەیە ئەو وەرکشاپمان دەبێت و خوێندکارانی ماستەر و دکتۆرا دەتوانن لەوە کەلکۆل وەربگرن و ئەو مەهارەتەی خۆیان پەروەرش بدەن و بەرحاڵ لە داهاتووان استفادە بکەن و هەنگاوی بنن بەرەو ئامانجی مامۆستابوونیان یا داهاتووی تۆژینەوە و کاری خۆیان پرسیاری دوومەکەتان نازانم وڵام داوایانە دکتۆر وتم باز لە کێشەکان دەکەن باز لە کەم و کورتیەکان دەکەن ئەگەر باسی لێوە دەکەن ئایا هەر لەم کۆڕبەندەدا دەرفەتی ئەوە هەیە کە پردێک هەبێ بۆ ئەوەی کێشەکان هەموو لایەک بتوانن باسی بکەن و هەموو لایەک بتوانن باز لە چارەسەرەکانی ئەم کێشە و کەم و کورتیانە بکەن ئەگەر بەس کێشەکانی کوردستانە تایبەت وتاری تایبەتیشمان هەست کە ڕاستەوخۆ لەسەر کێشەکانی کوردستان کاری کردو ئیمە ئەو سنوورەمان نەبووە کە وتارەکان حتمما دەبێت ڕاستەوخۆ لەسەر کێشەکانی کوردستان کار بەبەستم بەگشتی بوو دکتۆر بێگومان ینی شتەکە ئەوەیە کە ئێمە ئاوا باسی بکەم کە ڕەنگە سێ بەشی جیاوازی بێت کۆڕبەندەکە بەشێکی کە پێشکەشکردنی تۆژینەوەکانە واتە ئەو کەسانی کە کاریان کردووە دێن کار و ئەزمموی خۆیان بە زمانێکی سادە باس دەکەن و ڕەنگە لە نێو ئەو پێشکەشکردانە ڕێحەل و چارەسەری بێت بۆ سریک لە کێشەکانی کوردستان یا هەر کێشە گشتیەکان ئەوە یەک نمونەی پەنلەکانمان یە گفتوگو زانستیەکانمان زۆر ئەو شتانە دەخرێتە ژێر پرسیار کە چۆن دەبێت داهاتوومان چۆن داهاتوی زمانی کوردیمان چۆن دەبێت ئەوە یەک گفتوگوی زانستیمانە داهاتوی فرەڕەنگی و بەشداری ژنان لە زانست چۆن دەبێت ئەوە یەکی لە پەنلەکانمانە و چەند نمونەی دیکەمان دەبێت کە ڕاستەوخۆ ئەو شتە دەخێنە ژێر پرسیار و هەوڵ دەدەین لە کەسەکان لەوێ داوای پرسیار بکەین دەبێت چۆن حرەکەت بکەین بەرەو پێش کە ئەم کێشان چارەسەر بکری و هەروەها کە باسم کرد وەرکشاپەکانش ئەتوانن بە نەوبەی خۆیان سریک لە کێشەکان چارەسەر بکەن ڕەنگەوە ڕێزی تایبەتتر بێت بۆ
زانستوانان بەڵام بێگومان بێتاسیر نیە. بەڵام دکتۆر چۆن بە نیازن ئەم ئەزمونە کە لە دەروی وڵات و لە تاراوگا و بە تایبەت لە وڵاتێکی پێشکەوتی وەکو ئەمریکا و کەنەدا کە ئەم قۆربەندەی تیا بەڕێوە ئەچێت چۆن ئەتوانن ئەو ئەزمونە بگوازنەوە بۆ نێو کوردستان جا بۆ هەر بەشێکی کوردستان بێت گرنگ ئەوەیە کە ئەزمموی ئەم کۆربەندە زانستیە گەورەی کە لە وڵاتەیە بەڕێواچێ بتوانرێت لە ناوخۆی کوردستانیشە بە هەمان شێوە لەو کۆربەندانە ئەنجام بدرێت یاخود هیچ پەیوەندیەکتان لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکانی کوردستانە هەیە بۆی بتوانن ڕەنگە مەسەلەن ساڵێکی تر بێنن لە کوردستان ئەم کۆربەندە بەڕێوە بچێت؟ بێگومان واتە ئێمە هەتا ئەگەر ئەو قسەمانەش نەکرد بێت لەگەڵ ئەکادمیای کوردستان و زانکۆکانی کوردستان بەڵام ئەوە ئەگەری هەیە و ئەتوانین ئەو کارە بکەین بەڵام یەک بەگشتی بڵێم من پێم وایە گرنگ نییە کۆربەندەکە لە چ شوێنێک دەبێت لە هەر شوێنێک بێت هەول ئەوەیە کە ئێمە ئەو تۆڕە پەیوەندیە دروست بکەین لە نێوان کەسەکان ڕەنگە ئەگەر بۆ نمونە ئەگەر لە ناوخۆی کوردستان نییە دەبێت هەوڵ بدەین کە کەسانێک لە کوردستان بەشدار بوون بەشداروان لە کوردستانەوە مامۆستایان و خوێندکاران بەشدار بوون ئەو کارە چۆن دەکەین ئەو کارە ڕەنگە بتوانین بۆ نمونە ئێمە بمانە کە لە قەد و توانی خۆمان هەوڵمانداوە کە یارمەتی خوێندکاران لە باشووری کوردستان بدەین چەند خوێندکار کە یارمەتی ئابوووریان بدەین کە بەشدار بوون بەرخەڵ تێچووی هاتن بوو کانادا و بەشداربوون لە کۆربەندەکە بوو کەسانێک لە کوردستانەوە بێن ڕەنگە زۆرتر بێت بۆ چەند نمونە هەوڵمانداوە کە یارمەتی ئابووری دروست بکەین و داوەتیان بکەین و خوێندکار بێن پێشکەش بکەن بەڵام ئەگەر لە دەروی کوردستانش بێ من پێم وایە دەبێت بەرەو ئەو شوێنە حرەکەت بکەین کە بتوانین ئەو توانامانە بێت کە ئەم کە بتوانین یارمەتی ئابووریان بدەین کە بێن بەشدار بوون بەڵام بێگومان کوردستانش دەتوانێتێکی لە شوێنەکانی داهاتووی کۆربەندەکە بێت بە ئەوەش بڵێم کە ئێمە کە باسی ئابووری پێشهات بڕاستی کۆربەندی زانستی هۆژان شتێکی خۆبەخش واتە ڕێکخراوەکە بە خۆی قازانجنەویستە و بۆ پرۆژەکە نزیکەی زیاتر لە 30 کەس و زیاتر لە 6 مانگ قسە لەسەر هەزاران ساعەت کاری خۆبەخش دەکەین زۆر گرنگ ئەم بابەتانەی کە لە سەرەتایی دەستپێکی قسەکانمانەوە باسمان لێوە کرد کە هەمووی بابەتی زانستی و ئەکادیمین بەڵام ئەمانە بەبێ میدیا ڕەنگە کەم و کورتێک بە خۆیەوە ببینێ یاخود گرنگی میدیا لە ئێستەیە میدیا کە بەدەسەڵاتی چوارەم هەژمارەکرێت و ڕۆڵ و کاریگەری تەواوی هەیە لەسەر هەموو سێکتەر و کەرتەکان لە نێو کۆمەڵگایە لەم کۆربەندەی جەنابتانە کە بڕێوە ئەچێت و چەنەها کەسایەتی زانستی و ئەکادیمی تیا بەشدارە ڕۆڵی میدیا چییە بێت لە نێو کۆربەندەکەدانە یان چۆن لەسەر میدیا قساکەن یان چۆن میدیا لە کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستانە وا بکەن میدیایەکی پرۆفیشناڵ میدیایەکی بەرەو پێشچوون میدیایەکی ڕوو بە جیهانی بێت میدیا بێگومان بە بڕوای من میدیا ئەو یارمەتیدەری کۆربەند و ئەو کۆڕە زانستیەیە کە توانێت پردی پەیوەندیەکە باشتر و بەهێزتر بکات ئێمەیەکی لە کێشەکانمان بۆ بەڕاستی ئێمە کاری زۆرمان کردووە بەڵام هێشتا دەنگمانەوەندە بەرز نەبووە کە بتوانین بە تەواوی کوردستان و کوردانی دنیا بێگەینین و پێم وایە ئەو هاوکاری لە نێو میدیا و ئەو کۆڕی زانستی شتێکی زۆر گرنگە و ڕادێکش هەوڵمانداوە کە ئەو یارمەتی لە میدیا بگرین کە دەنگی ئێمە بگەینێت و دەنگی زانست بگەینێت بە کۆمەلگا ئەو کردە پەیوەندیە بەرحەڵ گوتم ئامانجی سەرەکی ئەوەیە کە زانست بە زمانی سادە بۆ کۆمەلگای کوردستان وەکو ئاشتی ببێت لە نێوان کۆمەلگا و زانست و ڕۆڵی میدیا ئاشکار نەسن. بەڵێ دکتۆر زاهێد شاه مورادی ئەندامی لیژنەی بەڕێوەبردنی کۆربەندی زانستی کە ئەمبانیە ڕاستەخۆ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵمان نابووی زۆر زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆ کۆربەندەکەتان و هیوای دەرەنجامێکی باشتان بۆ خوازی.